لە بەشی سێمدا باز لە جۆرەکانی تری CV دەکەین. جۆری دووەمی CV کارامەییە، جا خەدەسە توانەکان دەکاتەوە فانکشناڵ. ئەو CV کە زیاتر باز لە توانەکانت دەکات نەک مێژووی کارت. کەی بەکاری بهێنین؟ کاتێک کە نوێ دەست پێ دەکەیت، یان پیشە دەگۆڕیت، یان بۆشایی لە کارکردنتدا هەیە. ئێستا ڕوونین دەکەمەوە. باشەکانی چین؟ ئەمیش گونجاوە بۆ سیستمی ATS، توانەکانت لە پێشەوە دەرەخات، لایەنە باشەکانت دەرەخات، مێژووی کەم کارکردنت ئەشارێتەوە. کەسێکی تازە دەستە بە کارکردن کردووە، تازە دەرچووی زانکۆ یان پەیمانگایت، ئەمە ئەتوانێت مێژووی کەم کارکردنت بشارێتەوە. ئەگەر تازە لە زانکۆ دەرچوویت یان 2 ساڵە کارەکەیت، ئەتەوێت لە شوێنێک بۆ شوێنێکی تر بڕۆیت. یان بە نمونە 2-3 ساڵێکە بۆشایی کەوتوتە کارکردنتەوە. نمونە خات و سارامانەیە تازە دەرچووی کۆمپیوتەرە کە هیچ ئەزمونێکی کاری نییە، بەڵام فێری پرۆگرامسازی بووە و لەگەڵ ئەوەشە پرۆژەی کۆتایی خوێندنیشی هەیە، یعنی ئەوەی کە پێوترێت بەحسی کۆتاییەکەی یا پرۆژەی کۆتایی خوێندنەکەی پرۆژەیەکی کاریگەرەوە ڕەنگە پێویستی بەشێک لە کۆمپانیا و دامەزراوەکان بێت. ئەتوانێت ئەمە وەکو سیڤیەکی باش بەکار بهێنێت، ئەتوانێت وەکو تواناکانی و کارامەیەکانی ئەمە نیشان بدات. جۆری سێممان هەیە، بە خێرایی بەسرات هەیە پەڕم. CV کۆمبینیشنمان هەیە. کۆمبینیشن تێکەڵە لە هەردوو جۆرەکەی پسەرەوە، هەموو کڕۆنۆلۆجی و هەمیش کارامەییەکە. تێکەڵە لە هەردوو جۆرەکەی سەرەوە، هەم تواناکان و هەم مێژووی کار تیا هەیە. کەی بەکاری بێنین؟ کاتێ ئەزمونت هەیە، بەڵام دەتەوێت تواناکان بەڕوونی نیشان بدەیت، یعنی هەم ئەزمونەکانت هەم تواناکانیشت نیشان بدەیت. دووبارە ئەمیش باشەکانی ئەوەیە کە بۆ سیستم ATS گونجاوە، هاوسەنگ و تەواوە، هەم تواناکان هەم ئەزمون نیشان ئەدات. ئەگەر ئەزمونت هەیە بەڵام بۆ پۆستێکی جیاواز خۆت کاندید دەکەیت، بە نمونە کاکاکانمان هەیە فرۆشیارە، دەیەوێت بەڕێوەبەر. ئەزمونی هەیە بەڵام دەیەوێت تواناکانی بەڕێوەبەری بخاتە ڕوو. ئەزمونی لە فرۆشیاریە هەیە بەڵام لە هەمان حاڵەتە توانایشی هەیە بۆ ئەوەی کە توانای بەڕێوەبردنیشی هەیە، کەواتە هەم ئەزمونەکانی نووسێت، هەمیش توانەکانی لێرە جێئەکاتەوە، یعنی تیا نیشان ئەدات. CV ئەکادیمیمان هەیە. CV ئەکادیمی تایبەتە بە خوێندکار و توێژەران، زۆر دوور درێژە. کاتێک بەکاردەهێنرێت کە مامۆستا بیت لە زانکۆیەک کار بکەیت یان توێژینەوە بکەیت یان لە پەیمانگایەکە. باشیەکانی چێ؟ وردەکاری زۆرە، بابەتە زانستیەکان نیشان دەدات، پرۆفایلی زانستیت بە تەواوی ئاشرا دەکات. نمونە ئەگەر ماستەر یا دکتۆرات هەیە ناو دەتەوێت لە پەیمانگایەک کار بکەیت، بە نمونە دکتۆرە فاتیمەمان هەیە، ئەم ناوانە خوازراون، توێژەرە کە دەیەوێت لە زانکۆیەک کار بکات. ئەو کاتە چیەکات؟ سیڤیەکی ئەکادیمیە نووسێت، لە سیڤیەکە چی تایە؟ لیستی هەموو ئەو گۆڤار و ئەو گۆڤارانەی کە ئەم بابەت تا بڵاو کردوێتەوە، توێژنەوەکانی تیا بڵاو کردوێتەوە، یان ئەو کتێبانی کە هەیەی. سیڤیەکی دوور درێژە ئەم بابەتەیە، بۆ ئەمە بەسەش بەکار دێت. جۆری پێنجەمی CV پرۆفایلیە. ئەم سیڤیە چییە؟ سیڤیەکی کورتە، زۆر کورتە، تەنها یەک لاپەڕێت، تەنها بابەتی گرنگی تێدایە. یعنی چی؟ کەی بەکاری بهێنین؟ بۆ دروستکردنی پەیوەندی یان کاتێک خێرا دەتەوێت خۆت بناسێنیت، خێرا دەخوێنرێتەوە و بابەتی تەنها گرنگی تایە، کات بە فیڕۆ نەدات. بە نمونە لە کۆنفرانسەکاندا یان بۆ پێش بینی خێرا، بۆ دروستکردنی پەیوەندیەکی خێرا، کە کاروان دیزاینەرە لە کۆنفرانسێکدا دەوێت بە خێرایی خۆی بە خەڵک بناسێنێت، یان لە ئیمێڵێکە ئەوێ خۆی بناسێنێت، ناتوانێت بە تێکس بنووسێ من ئەوەم، لە ئیمێڵێکە بە خێرایی ئەم پرۆفایلی خۆی ئەنێرێت، زۆر کورتە، لە ماوەی 3 بۆ 4 دقیقە خوێندرێتەوە، کات بە فیڕۆ نادرێت. ئەمە پێوترێت CV پرۆفایلی. یە خاڵمان بیر نەچێت لە CV پرۆفایلیە، عادەتەن ئەمە زۆرجار دیزاینی هەر ناوێت، بە تێکس ئەینووسیت و
بە جوانی بەشبەشی ئەەکەیت و شتێکی جوان دەرەچێت و کێشەشی نییە ئەمە. خاڵی شەشەم جۆری شەشەم لە CV بۆ پیشەی تایبەت. یعنی چی؟ سیڤیەکی تایبەتمەندە کە بۆ پیشەیەکی دیاریکراوە ئامادەکراوە. کاتێک دەتەوێت بۆ پۆستێکی تایبەت خۆت کاندید بکەیت. باشەکانی چین؟ ئەمە زۆر گونجاوە. ئەو شتانەی تێدایە کە داخوازی کار ئەو کەسێک کە ئەوێت ئەم سیڤە تەقدیم بکات پێشکەش بکات. یعنی شتی باشی سەبارەت بەو کەسە زۆر تێدایە. هەوکات چانسی وەرگرتنە زۆر زیاترە بێت. دووبارە یەکەمەوە زۆرێک لەو کێشانەی کە لە سیڤەکەمانایە سیڤەیەکی گشتی و هەموو جۆرە شتێکی تایە. لە 6 ساڵی و کە چوتە مەکتەب هەتاوەکو تەمەنی 35 ساڵی 40 ساڵی هەموو شتێکی تایەکرد. لە حاڵاتێکا تۆ بە کۆمەڵێک قۆناغ و کۆمەڵێک حاڵاتە تێپەڕیویت هەنێک لە قۆناغەکان هەنێک لە ئەزموونەکان هەنێک لە دەستکەوتەکان بۆ هەموو جۆرە ئیشێک ناشێت. کەواتە تۆ پێویست ناکە هەموو شتێکی تا بڵاو بکەیتەوە یان تا بنووسیت. کاک حەمید شۆفێریەکە دەوێت لە کۆمپانیای گواستنەوەدا کار بکات. زۆر باش. ئێمە چ پێویستەکە بێت بڵێ ئەو خوێندم ئاوا تەواو نازانم. دەنا دێت ئەزموونەکانی خۆی لە بابەتی سیڤە باسەکات. وە تواناو لێ هاتووی و دەستکەوتەکانی لە بابەتی لە ناو سیڤەکەیە باسەکات. بۆ لەبەرەوەی کە ئەوێت تەنها باسی ئەو توانە و دەستکەوتانە ئەو سکیڵانەی خۆی بکات کە لە شۆفێریە لێ ئەزانێت. CV دیجیتاڵیمان هەیە ئۆنلاین. ئاتەن ئەمە لە ئێستا زۆر ئەتوانی بڵێ لە ئاستێکی باڵایە ئیشی سەرەکرێت. CV ئۆنلاینە لە ئینتەرنێتدا دەنێرێ. کاتێک لە ئۆنلاینەوە ئیش دۆزیتەوە یان پیشەکەت پەیوەندداری تەکنۆلۆژیایە باشە. لەو دوو حاڵەتە هەم لە ئۆنلاین کە ئیشێکە دۆزیتەوە یان پیشەکەت پەیوەندیداری تەکنۆلۆژیایە. باشەکانی چی ئاسانە بۆ نادن. دەکرێت لینک و ڤیدیۆی تێدا بێت. ئەمە زۆر مۆدێرنە ئەم جۆرە. لەگەڵ ئەوەشدا نمونونەکەمان ئەم جۆرە لە CV لە لینکدئین یان لە وێبسایتی کەسێتیدا دەتوانیت دایبنیت. کەسێک کە بیەوێت تۆ بناسێت کلیکی لەسەرەکات و ئەتوانێت تۆ ببینێت. خاتو لەیلای مارکێتەرمان هەیە کە سیڤەکەی لە لینکدئین و وێبسایتی کەسیدا داناوە لینکەکانی سۆشیال میدیاکانی خۆی تێدایە. CV ڤیدیۆیمان هەیە. ئەمە یەک لە جۆرەکانی CV کە ئەمیش ئەکرێت بۆ پیشەیەکی تایبەت یا بۆ چەند بوارێکی تایبەت ئیشی لەسەر بکرێت و ینی گرنگی پێ بدرێت. سیڤەکە بە ڤیدیۆ دروست کراوە. خۆ لەسەر کامێرا قسە دەکەیت. کاتێک پیشەکەت پەیوەندداری قسەکردن و کەسایەتیە ئەم بەرامبەرەکەت بەسێکردنی ڤیدیۆکە کەسایەتی تۆی بۆ دەرەکەوێت یان ئەدا و ئەتەکێتی قسەکردنتی بۆ دەردەکەوێت. باشەکانی ئەوەیە کە کەسایەتیت نیشان دەدات جیاوازی لەگەڵ کەسانی تر دەردەخات و ئەمە لە یادگاریە زۆر باشی ئەمێنێتەوە. بۆ پیشەکانی فرۆشیاری میدیا مامۆستایەتی یان خزمەتگوزاری کڕیار ئەم جۆرە لە CV بەکاردێت. کاکڕێبوارمان هەیە. کاکڕێبوار پرزنتەرە کە ڤیدیۆیەکی سێکخولەکی کردووە. تێدا خۆی دەناسێنێت و نمونەیەک لە شارەزایەکانی خۆی نیشان دەدات. ئێستا کام جۆرەیان هەڵبژێرین؟ ئەگەر سەرەتای دەستپێکردنتە CV کارامەیی هەڵبژێرە. ئەگەر ئەزمونت هەیە CV کڕۆنۆلۆجی. ئەگەر پیشەکەت دەگۆڕیت CV کۆمبینیشن. ئەگەر خوێندکاریت CV ئەکادیمی.